الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچال لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ومێدەوارین خۆی گەورەی ئینشاءالله ئەمەڵقانەمان لێوەربگرێ و قبوڵی بکات لەم سەری ساڵی تازە و گۆڕانکاری ساڵی نوێیە کە کەوینە ساڵی 2021. یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سعدی کوڕی عوبادەی ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ دایکی وەفاتی کرد هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم: یا رسول الله صلی الله عليه وسلم، دایکم زۆر حەزی لە خێر و سەدەقە و چاکەکردن بوو، چاکەی زۆرە کرد، ئەکرێ من سەدەقەی بۆ بکەم پێگات؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ پێگات. فەرمووی چی بۆ بکەم؟ فەرمووی ئاوی بۆ بکە بەخێر. لەو کاتەیە دیارە مەدینەیە ئەو شوێنەی ئەوان پێویستی بە ئاو هەبووە، بە بیرێکە بووە. چەند خێرە تۆ دەستت لە مەشروع و لە کاری خێرا هەبێت و ئەوێ هەموو بۆنە و یادێک ئێمە هەڵبژێرین بۆ ئەوەی کۆمەڵی خێری تیا بکەین. هەر جەژنەکانی ئیسلام وەکو لە ئەڵقەی پێشوشە باسمان کرد، هەمووی چەند بۆنە و چەند موناسەبەیەکن بۆ ئەوەی تۆ فێری خێر ببیتیایە، چاکە بکەی، خەڵک شتی دەستکەوێت لە تۆ لە ناو جەژنە. ئەنا جەژنێک کە من خێرم نەبێ بۆ خەڵک دەستگیرۆیی نەکەم، یارمەتی خەڵک نێم، بیری خەڵکم نەکەوێتەوە جەژن نییە لای ئێمەی موسڵمان، لەبەرەوە جەژنەکانی ئێمە بەو جۆرەیە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمە لە خزمەت ئەم دۆست و خۆشەویستانەمانین لە ئەم منطقە خۆشە لە مێرگەپان. طبعا هاتینە خزمەت ئەم پیاوە بەڕێزانە کە ستافێکی زۆر جوانیان دروست کردو، گروپێکی زۆر جوانی خێرخوازی کە ئیشەکەیان بەس خزمەتکردنە بۆی کە مزگەوت دروست بکەن لەم شوێنانەیە. بەڕاستی ینی ئەم جۆرە مەجلیسانە هەر بۆ واشێک کە دەستیان ماچ بکەی بەڕاستی کە لە خزمەتیان نابی کە ینی بەبێ هیچ مەبەستێ تەنها لەبەر خاتری خوا، ینی تا ئێستا چەند مزگەوتێکیان دروست کردووە کە ئێمە لە سەری ساڵی نزیکە بینەوە لە سەری ساڵی 2021 و کەوتنە ناو ساڵی 2021 حەزمان کرد لە بەرنامەی شیرینچا لە خزمەتم پیاوە بەڕێزانە بین کە مزگەوتەکان بەڕاستی شوێنی خێرۆمەندین، شوێنی چاکەکردنن. ئاهەنگەکانی کاتێک ئێمە دوو جەژنی گەورەمان هەیە، وەکو جەژنی قوربان، جەژنی ڕەمەزان، ڕۆژە ئەم هەموو خێر و خێراتە ئەکرێت لەو ڕۆژانەیە. خەڵکێکە پێویستی بە پارەیە بێ، پێویستی بە یارمەتیەک بێ، ڕوو لە مزگەوتەکان ئەکات. بزانین دەوری مزگەوت چییە؟ ینی مزگەوت بۆ ئەکەن ئەم پیاوە بەڕێزانە بۆچی مزگەوت دروست ئەکەن؟ کاک حاجیان سەلامی خوا دەبێت. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵی سەر و چاوانم بەڕێزی مامۆستا لە خزمەتدام. کاک حاج حوسێن جەنابتان لەکەیەوە فکری ئەمەتان لا دروست بوو کە ئەوە مزگەوت دروست بکەن و چەند مزگەوتان کرد؟ قوربان لە ساڵی 2008ەوە ئێمە ئەمە ڕەمەمان هەیە کە خوا گۆڕیوین بە باری باشە بەرەو مزگەوت. دەستمان پێکردووە یەکەم لە مزگەوتێکی بچووکەوە لەو دۆڵی جافەتیە، ئەوە دروست بوو لەخوا بە زیابیاش کەمان دروست کردەوە هەر لە منتیقەی خۆمان جافەتی سیرەمێرجی پێڕێن لەوێ ئەوەمان دروست کردووە لە زەرگەتەی کۆن لەخوا بە زیابێ بابن لە خزمەت یا بووین مامەسەما لە شێخ محەممەد کە ئەو مزگەوتە دروست بوو خەریکی بووین. لە دوایە هاتین بە ئێرە ئەمەش خوا بە نسیبی کردین. لەخوا بەزانە ئەم مزگەوتەی ئێرە مێرگەپانەوە مێرگەپان. بەڵێ ئەم مزگەوتەی مێرگەپان جا حەزەکەین لە کاک فەتاح حاجاتر قسە لەسەر ئەوە بکەین. بەڵام سەرەتاکەی ینی کە ئێوە دەستان پێکرد بۆچی مزگەوت دروستەکەن؟ ینی هەدەف لە مزگەوت چییە؟ قوربان مزگەوت جێگای کۆبوونەوەی دینی ئیسلامە، ڕاگەیاندنی دینی ئیسلامە، پەیامی دینی ئیسلامە. ئێمەش خوا وای کردەوە دڵ و دەروونمان چۆتە سەر ئەو بەرنامەی کە مزگەوت دروستکەین. ئینجا سەبەبی ئەم مزگەوتەی کە دروست بوو ئەم کاک فەتاحە لێرەیە باڵەکەی پێوتین کاکە مزگەوتێکی بچووک با دروستکەین ئەلێوێ بۆمان دروست. دوایی گۆڕیمان وەرحاصل بەم مزگەوتە لەسەر گیرفانی خێرخوازان. قوربان ئێمە لە بیلایەتەوە کرێسمان بە مزگەوتان کردووە لەو دۆڵی جافەتی مزگەوتی چکۆلەمان کردو لای کوێرەکانی هەر لە بەخاتی خوا دروستمان کردووە، کانی ئاوێکی لێبوو، کانی ئاوەکەشمان زیندوو کردوێتەوە.
لەخوای گەورە بە زیاد بێ چوینە سینەمێرێک بینێکی کوتم مام حاجی شوێنێکی باشتر بۆزیوەتەوە وتی فەرمووی وتی کوێیە کوتم سینەمێرێک وتی بەخوا جێی چاکە حەزن خزمانی بەخوا نوێژ گەم تیاکەن وڵا کاکە تەکلیفمان لەو مەعمەلانەی هینێ مۆکەبەی ماڵیان ئەوا بێ یارمەتیان داین چاکیان یارمەتی داوین بلۆشیان داوینەیە لمیان داوینێ چەویان داوینەیە بەڕاستی یارمەتی چاشیان داوین خوا مالیان ئەوەکە مزگەوت بێجگەلەوە کە نوێژی تیاکرێت ینی سەر لادەکانی خۆمانە لادەکانی کوردستان ینی دەورێکی تریشی هەیە سەر ڕۆژی جژنەکان ینی خەڵکێکەیە کە پێویستی بە یارمەتیە خەڵکێک لە مزگەوتە فێری خێرۆمەنیە بێت لە جومعەکانە ینی ئیسا یەکێک پێویستی بە پارە بێ ڕوو لە کوێکە غیری مزگەوت ینی ئایا مزگەوت دەوری چی بۆ لە لادەکانی ئێمەی کوردستانە لا قوربانجا دەوری هەموو شتێکی هەبوو مامۆستا هەر لە بیدایەتی دروستبوونی دینی ئیسلامەوە مزگەوت دەوری هەبووە پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم ڕۆحم بە قوربانی بێ کە چۆتە مەدینەی مزگەوتی دروست کردووە کە چۆتە مەدینەی مزگەوتی دروست کردووە مامۆسای جان ئەنجا لە لادیەکانیش کاکە لە خوای گەورە بە زیاد بە دینی ئیسلام پەرستاندووە و لە هەمووی شکر دروست کراوە هەچی ئیسلامە و هەچی دڵخۆشە بە مزگەوت لە خوای گەورە بە زیاد بێ یارمەتی خەڵکەی دا و بە یارمەتی خەڵک کراوە مامۆستا ئەوسا ئێوە لە چ لادیەک بوون ئێمە لە هەڵەدن بووین لە هەڵەدن کە جەژ نەبوو خەڵک عادەتی کوردەواری خۆمان عادەتێکی زۆر جوانیان هەبوو کە ئەویشەوە بوو بە سینی خواردنە برا بۆ مزگەوت اینجا لە پێش جەژن نابڵین جەژنی ڕەمەزان جەژنی قوربان هەر ماڵێ فەقیر وایە خەڵک یارمەتیەدا ئەو شتانە چۆن بوو لە لادی ئێوە قوربان لە لادەی ئێمە ینی بۆ جێژن هەمووی نانی دەنابوو مزگەوت بە سینی یان بە دارینا یان بە کوڕی وا هەبوو دارینەشی نەبوو لەسەر کەوری هێنا بەخوا دەیهێنا بۆ مزگەوت ئەنجا دوایی چێشتەکە هەمووی کۆ دەکرایەوە و هەمووی لە مەجەڵان دەکرا و داوای ئەمە شێشتی مجێوریە دەدرا بە مجێورەکەی مزگەوت هەموو ئاینێک مافی ئەوەی هەیە کە شوێنکەوتوەکانی بەرچاو ڕۆشن کە لەسەر ئەو شتانەی کە لە دەوروبەری ڕوو ئەدات و ئەمە دژایەتی هیچ ئاینێکی تر نییە بەڵکو بریتیە لە ڕوونکردنەوەی سنوورەکان ئینسان هەموو کەسێک هەموو خاوەن ئاینێکە بە سنووری هەڵسوکەوتی خۆی بزانێ ئاینەکان بۆ ئەوە هاتوون کە ئینسان سنوورێکی بۆ دابنێن کە ئەو سنوورە لەگەڵ فیترەتی ئاگونجێ سنوورێک نییە قورس بێ و نەتوانێ بیکە جا یەکێک لەو شتانەی کە خوای گەورە لە ئاینەکانە دایناوە بۆ ئێمە بریتیە لە بە گەورەگرتنی ئەو جەژنانەی و ئەو بۆنە و مناسەباتانی کە هەمانە بۆ لەبەر ئەوەی کە هەشتێک تۆ بە گەورەی بگری هەوڵەدەی بە ڕێکوپێکی جێبەجێکەی بۆیە خوای گەورە جەژنەکانی بەجێ نەهێشتووە ئێمە خۆمان چۆن حەزمان لێیە وا جەژن بکەین بەڵکو خوای گەورە جەژنەکانی مەدایەکی فراوانی بۆ داناوە لە ئازادی و لە هەسوکەوتە و لە هەمان کاتیشا کۆمەڵێشتی تریشی داناوە بۆ بەهێزکردنی لایەنی دەرونی بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان خەڵک بۆ بەهێزکردنی لایەنی ڕۆحی ئینسان جا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چووە شاری مەدینە و هەندێ ئاهەنگ و بۆنەی تایبەتی خۆیانیان هەبوو فەرمووی قەد ئەبدەلەکم الله بخەیری منهما خوای گەورە دووشتی بۆ داناون دوو جەژنی بۆ داناون لە بری ئەعمانی ئێوە زۆر لەوەی ئێوە باشترە جا خەیریەتەکە لە چییە دیارە هەموو کەسێ لە جەژنە دڵخۆشە و هەموو کەسێ حەز بە خۆشیەکە حەز بە دەربڕینی خۆشیەکانیەکە حەز بە پێکەنینەکە حەز بە شادیەکە حەز بە ڕووی خۆشەکە بەڵام جیاوازەکە لەوایە جەژنەکانی ئیسلام دایمە پەیوەندی بە کۆمەڵە مناسبەی گەورەوە هەیە پەیوەندی بە شخصیاتەوە نییە یعنی خوای گەورە جەژنێکی دانەناوە لە ئیسلامە ناوی جەژنی لە دایکبوونی پێغەمبەر بێ ساڵ سەلەم بەڵام بۆنەیەکمان هەیە مسلمانان دڵخۆشن لەو ڕۆژەیە کە فەخری کائینات هاتۆتە سەر زەوی بەڵام لە ئیسلامە و لە کتێبی فەقیهەکانە ئەوە بە جەژنی مسلمانان دانەنراوە بڵێن ئەمە جەژنێکە بەڵام لەلایەنی ڕۆحی و معنەویە دیارە مسلمانان پێیان خۆشە لەو ڕۆژەیە خۆشی خۆیان دەربڕن جا باز لەوە ئەکەین مسلمانان لە جەژنەکانە چی ئەکەن کە خوای گەورە ئەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب کە جەژنەکانیش بەشێکن لەو شعائیرانەی خوا بەشێکن لەو دروشمانە لەبەرەوەی جەژنی ڕەمەزان ئێمە یەک مانگ بە ڕۆژوو بووین لە دوای مانگێک بە ڕۆژووبوون و خۆ ڕاهێنان لەسەر زمانگرتن لەسەر چاوگرتن لەسەر خێرکردن لەسەر عیبادەتی شەو لەسەر ئەوەی کە بە ڕۆژ بە ڕۆژوو بین و بە شەو نوێش بکەین
ئەم ڕاهێنانە دوای یەک مانگ ئێمە جائیزەی ئەو عیبادەتە و بردنەوەی ئەو عیبادەتە و بەردەوام بوون لەسەر و عیبادەتە وەرەگرین کە جەژنەکانە خۆشی بەوە دەرەبڕین کە لە بەگوێکردنی خوای گەورەیە ئێمە سەرکەوتوو بین و خۆشی بەوە دەرەبڕین کە لە بەگوێکردنی پێغەمبەرەکەیە صلی الله عليه وسلم سەرکەوتوو بین خۆشی بەوە دەرەبڕین کە هەموو مسلمانانی جیهان بەیەکەوە لە مانگێکە بە ڕۆژوو بووین. ئیتر خەڵک پێی وایە ڕۆژێک ڕەمەزان دواکەوێ یا دوانەکەوێ کێشەیە ئەوە ئەسڵی ئیشە گەورەکەیە کە ئێمە لە 30 ڕۆژە یا لە 29 ڕۆژە عیبادەت بۆ خواگەن سەرەکەی لە دوای جەژنەکان مسلمانان دڵخۆشی دابڕن و ئێمە پێش جەژنەکانیشمان بەچی دەست پێەکە پێش جەژنەکانمان بە خێرات دەست پێەکە بە تایەتی جەژنی ڕەمەزان مسلمانان هەر هەمویان سەرفترە ئەدەن بە واجبی واجبە لەسەریان سەرفتەی خۆی و خێزانی و مناڵەکانی بدات بۆ بەکێ ئەو کەسەی خواردنی ئەو ڕۆژەی هەبێ کە ڕۆژی جەژنە ئەبێ سەرفترە بدا بۆ وای لێکراوە لەبەر ئەوەی هەموو مسلمانان بەشدار بن ئەوەی کە نیەتی بۆیە مسلمانەکان جەژنەکانی ئێمە لایەنێکی کۆمەڵایەتی بەهێزیشی هەیە ئەویش خێرکردنە بە دەمۆچوونە و پاشانیش هەر لە ڕەمەزانە مسلمانان زۆربیان وایان لێ هاتووە لەبەر خێر و پاداشی سەدەقە زەکاتەکان خستۆتە ناو ڕەمەزانەوە. پاشان جەژنی قوربانیش سەیرەکەی یەکەم ڕۆژەکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئێمە نوێژەکەین و یەکسەر قوربانیەکەمان سەرە بڕین ئەو کاتەوەکو ئێستا نەبووە خەڵک بچێتۆ نان بخۆ دوای بچێ حیوان بکڕێ سەری بڕێ بەڵکو حیوانەکەی یەکسەر سەر بڕیوە و هەر لەو حیوانەش خواردوێتی ئەوەش دوای ئەوەی کە سەری بڕیوە بەشی فەقیری لێداوە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حیوانەشە کە بە پارەی خۆش ئەیکڕیت و بە ئەو پارەیەش بە هەوڵ و ماندووبوونی خۆ پیا کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەشی فەقیرەکانی لێ بکەن یەک لەسەر 30 بن بە فەقیر و هەژار. خۆشەویستان زانایەکی گەورەمان هەیە لە سووریا کە وفاتی کردو شێخ عەلی تەنتاوی جاڵێ باوکم قوتابی و تەلەبە و مامۆساکەی بریتی بوو لە کێ یاخود قوتابی کێ بوو قوتابی مامۆسایەک بوو شێخ مەسعودی کە فەرمێ زانایەکی زۆر گەورە بوو یەکێک بوو لەو کەسانی کە بەڕاستی وەختێ باسی ئینفاق و بەخشینیە کرد وەختێ باسی لە وتارەکانی جومعەیە لە جەژنەکانە باسی ئەوەی کرد کە دەستگیرۆی خەڵکی فەقیر و هەژار بکەن خۆی لە پێشەنگی هەمویانەوە بوو تەنانەت ئەو فەروە و جبەیی لەبەریا بوو ئەو قاپوتەی لەبەریا بوو هەرگیز نێبردەوە ماڵەوە لە کاتێکە بەردەوام ئەی گۆڕی لەبەرەوەی کە لەسەر جادەیەکە لە شوێنەکە کەسێکی ببینایە فەقیر بواە یەکسەر جبەکەی خۆی جلوبەرگەکەی خۆی پێڵاوەکەی خۆی پێبەخشی لەبەرەوە زۆر جار بە پیپەتی یاخود بە بێج لە هاتەوە ماڵەوە تەنانەت کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ هەمان خەسڵەت و تایبەتمەندی تیا بوو ئەم زانا گەورە ئەم عاریفە ڕەبانیەی ڕۆژهەڵاتی کوردستان کە بەڕاستی نمونە و قودوەی سەرکردە و لە خۆبوردوو و دنیانەویست بووە لە کاتێکا خۆی بە بنەماڵە دەوڵەمەند بوون لە باو باپیر و دەوڵەمەند بوون بەڵام هەموو زەویزارەکانی سنە و دەوری سنەی هەموو بەخشی بە فەقیر و هەژارەکان ئەوانەی کە زەراعەتیانە کرد و بەشێکیان لێدا بە و بچووکە مڵکی ئەوان بۆ بەڵام هەموو زەویەکانی پێبەخشین لە کاتێکا هەمان خەسڵەت لە کاک ئەحمەدی موفتیزادە هەبووە کە ئەویشەوە بووە کە زۆر جار چاکەتەکەی بەری بە لەبەران نەماوە لەبەرەوە لە سەر جادەکە بەخشیوەتی یاخود پێڵاوەکەی بەخشیوە بە کەسێک شێخ عەلی تەنتاوی ژیانی خۆشی بە هەمان شێوە بە ئازانم 30 دانە ساڵ لە ژیانی ئەڵێ مانگانە چەندێ مەعاشی هەبووە چەندێ پارەی هەبووە ئەوەنەی خەرجی مناڵەکانی صرفی کردووە ئەوی تری کە زیاد بووە بەخشیوێتی هەتا خێزانەکەی پێڵێ ئەڵێ تۆ کۆمەڵێک کچت هەیە کوڕت نییە کچت هەیە ئەم کچانە دوای خۆت با خانوویە با شوێنێکیان هەبێت با ماڵێک هەبێکەوە کرێچی نەبن ئەڵێ بەڵام ئەوە یوت ئینشاءالله خوای گەورە خۆی مێنێ بۆ ئەوان و ئێمەش چۆن هاتوین ئەوانیش تیا ئەژین لەبەرەوە دوای 30 ساڵ هیچ پارەیەکی پاشەکەوت نەکرد بوو تاوەکو بیری کردەوە کە خانوویەک بکات بەڵام هیچی بەدەسەوە نیە تا دەوڵەمەندێکی ناسی ئەم دەوڵەمەندە زۆر عەلی تەنتاویش عەلی تەنتاوی خۆشەویست بەڵام ئەم نەفسێتی ئەوەنە بەرز بۆ هەرگیز پارەی لە خەڵک قبوڵ نەکردووە وەکو زانایەک وەکو کەسێک کە پارەی بنێ یا زەکاتی بنێ قبوڵی ئەوەی نەکردووە ئەم پیاوە دەوڵەمەندە وتی من بە قەرزت دەمێ بە قەرز پارەکەی یایە پارەی یەک خانوو هەتاوەکو خانووەکەی پێکرد و وردە قەرزەکەی یایەوە جا ئەمانە نمونەی موسڵمانی ڕاست زانای ڕاست ئیمام و پێشەوای ڕاستن بۆ ئێمە کە بەڕاستی نمونە بوون لە بەخشینە یعنی عەتایان زۆر بووە بەخشینیان زۆر بووە لەبەرەوە ئێمەی موسڵمانیش ئازانم زۆر ضرورە لەم بۆنەویادانەیە هەموو بۆنەویادێکی ئیسلامی و موسڵمانانەی خۆمان جەژنەکانی خۆمان بکەین بە بۆنەیەکەوە تیا یارمەتی خەڵک بین چەند خۆشە دڵی ئینسانی موسڵمان وا بێت کە تۆ نانێکی اعتیادی چەند بەسیتە بەڵام جارێ تۆ دێ بەلای نانەوەیە کە حەز لەو نانەیە بیخۆیت
بەنانی گەرم یا سەمونێک چەند خۆشە مسلمانێک 100 دانەکرێت ئەچەی بەخشێتەوە بە کۆمەڵی مناڵی فەقیرە دەشیش کەباب لە بازارە مناڵی فەقیرە گەڕێن بە جادەکانەکە ئیشەکەن کاسبیەکەن چەند خۆشە تۆ شیشێک کەبابی بۆ بکریبانیکەی خۆتە چیتە کەبابخانەکە مناڵێکیش بانکەی ئاوەرە لەگەڵما ئەوە دوو شیش کەباب بیخۆ یاخود چەند مناڵە بەیەکەوە لەبەرەوە ئەمانە خێری بچووکن لە بەرچاوە بەڵام زۆر گەورن ئازانم زۆر گەورن کە ئێمە تایەنە بەڕاستی جاری وایە تۆ بە یەک نان کە بەخشیوتە لە پێناوی خوای لە ڕۆژی قیامەت تا ڕزگار دەبێت. کە حاجیان جنابەت ئەو چیت هەیە لەسەرەوە کاتی خۆی بڵین لە لادەی ئێوەیە ئەگەر ماڵی فەقیر بواە خەڵک چۆن یارمەتیەدا لە جەژنا لە بیریان لێ کردەوە فڵان کەس فەقیرە یارمەتی بکەن نانی جێژنەی بەهەبێ ئەویان دەنیشانە کرد کە فەقیرە و نانی جێژنەی بۆ دروستکەن و مەسەلا پێناویسی جێژن دایاندایە و بە خۆی هینی خۆیە کرد بژێوی خۆی پەروە دەکرد. کاک فەتان جنابەت چیمان بۆڵی بەخێراتدان دەکەم بەخێراتکەتان دەکەم سەلامە بیا ئێمە پێش هەموو شتێکە ئەم مزگەوتە دروست بوو خوای گەورە کە منداڵی لێ مەڕگرتەوە ئێمەژ نیەتێک دڵێکەمان گۆڕاوە تومانە ئێمە مزگەوتەی دەکەین بۆ خوای ئەمە مزگەوتی خوای گەورەیە ئەمە بە هاوکاری ئەم خزمانە هاوکاریان کردوین و خەڵکی زۆر هاوکاری کردوین ئەم مزگەوتانجین بەتەنیا بە من ناکرێت ئەمە خوای گەورە هەڵی سوڕاندۆ هەموو کەسێکی ناردۆ هاوکاری کردوین و پشتیوان بەخوای گەورە ئێمەژوا خەریکی ئەم مزگەوتەی خەڵک بۆ دڵگەرمە بۆ دروستکردنی مزگەوت بۆ شتی تروانیە مزگەوت لە بارەی ئیسلامەوە ئەگە مزگەوت نەبێ لەبەرەوەی ڕەزامەندی خوای لەسەرە لەبەرەوەی سەڵاحەتێک دەکرێت لە مزگەوتەکاندایە ئێستا ئەم مزگەوتە ئەگەر حتا خەڵکی ڕێبواری ڕووی تێکە حتا بۆ نوێژیش نەبێت یعنی بۆ پەنایەکە بۆ ئەوەی یەکێ سەرمایە بێت یەکێک نانێکی تیا ئەخوا یەکی ئیسراحەتێکی تیا ئەکات یەکێ دەموچاوێکی تیا ئەشوا ینی شی زۆر دەوری زۆرە بینە مزگەوت بەڵێ مزگەوت دەورەکە یەکزار زۆرە مزگەوت فەرمودەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەی ئەوێ ئێمەش دەبێت چاوەڕێی ئەو قورئانە پیرۆزە بکەین و ئێمە چاوەڕێی دین ئیسلام بکەین و چ شتێک دین ئیسلام دای نابێت ئێمەش هاوکاری بۆ خۆمان بڕێن بە هاوکاریەوە. ئێستا سەری ساڵی تازەیە بڵین لە سەری ساڵە خەڵک بڵین ئاهەنگە گێڕێت شتەکە بەڵێتی لە عالەمی مەسیحیە نەک عالەمی ئیسلامی ئێمەیە لە جیهانی مەسیحی ئاهەنگ شتە گێڕێ بەس ئێمە دوو جەژنمان هەیە کە جەژنی ڕەمەزان و قوربان ئایا جەژنی ڕەمەزان و قوربان چەند گەورەیە لە بەرچاوی ئێوەیە؟ وڵام مامۆستاجان جێژنی قوربان و ڕەمەزان زۆر گەورەیە و ینی بۆ مسلمان پیرۆزە بۆ مسلمان ینی جێژنی مسلمانە نەک جێژنی کەسی تر بێت بەس جێژنی سەری ساڵی تازە و مەسیحیە مسلمان نییە بە زیاتر مسلمانەکان ئەچن جێژنی تیاکەن و شتی خراپی تیاکەن و مسلمان یعنی بێ نەچێ بەو دەورە ئەگەر ڕاست کات ئەگەر مسلمانی ڕاستەقی نەبێ بێ نەچێ بۆ جێژنی مەسیحی جێژنی مەسیحی بەڕێی خۆیان و جێژنی مسلمانیش بەڕێی خۆی کە جێژنی قوربان و ڕەمەزانە. ئێستا بڵین لە ئەمریکا پێوترێ یادی لەدایکبوونی حەزرەتی عیسا خەڵک زۆر هەست ناکە یادی حەزرەتی عیسا بێ زیاتر هەڵپەڕکێ و گۆرانی و کۆمەڵێشت و ینی من ئەوە ئەڵێم لە زۆر جار نەمان بینی و فەقیرێ بچێت لە دەرگای هۆڵێکا کە هەڵپەڕکێ و ئاهەنگی سەری ساڵی تیاکرێت داوای یارمەتی بکە بەس لە مزگەوتەکانە 24 ساعات خەڵک داوای یارمەتیەکە خەڵک یارمەتیە درێت لە جەژنەکانە لە ڕۆژی جەژنە لە ڕۆژی جومعەیە کەواتە یعنی فەرقێکی زۆر هەیە لە بینی جەژنی مسلمان و ئەو یادانی تراکە هەیە. هەڵا فەرقی زۆر هەیە لە وڵات جێژنی ڕەمەزانە یان جێژنی قوربانە خەڵک فەقیر بێچن بە دەمیەوە خەڵک شتی بۆ کۆکەنەوە زەکاتی بۆ کۆکەنەوە سەرفوتەی بۆ کۆکەنەوە ینی ڕەمەزان جێژنی ڕەمەزانە بێ بە ینی بە شتێکی گەورەتر کە سەرفوترە و زەکات و ئەمانە کۆکرێتە زیاتر لە ڕەمەزانە بۆ مسلمانان جێژنێکی گەورە و زۆر پیرۆزە هی جێژنی قوربانیش ئەوە حیوانی تیاسەرە بڕێ شتی گۆشتێکی زۆر دابەژەکرێ بەسەر مسلمانانە و جێژنێکی پیرۆز و خۆش جەناب باسی گۆشتی حیوانێکرد ئەگەر عاجیب ما باس بکات لە جەژنەکانە حیوانێکی زۆر سەرە بڕێت یعنی بەڵێ ئەگەر شتێکی ئەومان بواز بکەیت پێشەجی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ دۆڵی مێرگەپان بەختۆخە بۆ لای ئەم مزگەوتە جنابتان چشیلتان هێناوە بەخێر بێن. وڵای جەهلا من لە مەیدان ئیشی مەیدانەکەم لە جێژی قوربانە خەڵک بەعام دێ ماڵا دەکڕێ ئەکرێوی کاتە قوربانی بەسەر فەقیرەکاندا بەشێتەوەوانە و خەڵکیش پێویستەکانی
جێبەجێیەکە و مزگەوت خەڵک بە زۆری ڕوو کە لە مزگەوت دەکا بۆ سڵح و سەلاحەت و بۆ ئەوەی کەوا مەسەلاحەت کرد بینی خەڵکەوە ئەگەر ناحەزیەک یان دووبەرێکێک یان دڵگرانیەک بێت لەوێ جێبەجێی کەن و دڵیان ئاشتەوایی ببێ جا ئەو دوو جێژنانە بەنسبەت هەموو کەسەوە بەنسبەت ئیسلامەوە جێژنەکان زۆر گەورن بەلای ئیسلامەوە بەلای ئێمەوە زۆر گەورن ئەنجا ئێمە نمونێکی جەڕمەوانەیە کاکای ساڵە ئەو مزگەوتەی زەرگەزی کۆن بیدایەتی تێگەدرا ڕۆژی حای ساڵە فەرمووی بە حەساری مزگەوتەکەی تێگدەین ئەویش کوڕێکمان هەیە عەبدوڕەحمان تۆزە جەوی زۆر کوڕێکی زۆر تەواو نییە بەڵام زۆر بەدینە من لەگەڵ یانم کوڕێکی خۆم لەگەڵ کاکای ساڵحی بووە کە دەورەی مزگەوتەکان تێگەدا ئەویش ئەو عەبدوڕەحمانە دیە دەڵێ من توانام نییە بەس توانێت ئەو 10,000م هەیە 10,000ەکەیدا بە حای ساڵحی بە عمری خوایسا لەخوا بەزیان مزگەوتەکە زۆر بەجوانی دروست کراوە سێ قاتە یعنی بناغی مزگەوتەکەی زەرگەتە مزگەوتی نورسی وانە مزگەوتی نورسی قوربان بە 10,000 ئەو 10,000 ئەو کوڕی دای بە حاجی ساڵحی و لەو 10,000 ئێستا سێ قاتە لەخوا بەزیان ماشاءالله ماشاءالله ئینسانی ئیماندار ناتوانێت نوێش کات و بەزەی بە خەڵکانەیەتەوە چونکە ئێمە هەموو نوێژێ ئەڵێن بسم الله الرحمن الرحیم ئینسان ئیماندار لەسەر ڕەحم پەروەردە ئەبێت خوای گەورە دوو سیفەتی ڕەحمی لەگەڵ ناوی خۆیان باس کردووە کە بۆ ئەوەی ئێمەی مسلمان دایمە ئەو سیفەتەمان تیابەوە ئێستش بە واقعی ئەیبینین لە جیهانی ئیسلامیە ئەو تەنها ڕێکخراوێکە لە عالەمی ئیسلامیە بەبێ مقابل ئیشەکەوە هەروەها هیچ چاوەڕێی هیچ شتێکی تر نییە لە دوای خۆیەوە دەستی کەوێ بریتە لەو ڕێکخراوانەی کە لە عالەمی ئیسلامیە ئەو خزمەت گوزاری و ئەو چاکانە ئەکەن بەرامبەر میلەتی خۆمان وە لە کۆرۆناشە هەر بینیمان ئەهلی مزگەوت و ئەهلی دین و ئەهلی ئیمان چۆن دەستیان هەیە لە خێرا چۆن دەستیان هەیە لە حتا لە پشگیریکردنی حکومەتە ولا ئەوەی کە حکومەت شتێک نەتوانێت ئەمان هەڵسن پێی بەبێ ئەوەی حکومەت خۆی بانگەواز بکات کە ئەوە خۆی لە وڵاتانی تر هەیە بەس حکومەت خۆی هاوارەکە دەوڵەمەنەکە یارمەتیمان بەیان شتێکیان لێ ئەبڕێت بەڵام بەبێ ئەوەی حکومەت هاوارکە ئەم دەوڵەمەنە مسلمانانە دەستێنە کاری خێرەوە چەنەها نەخۆش لە نەخۆشی ڕزگارەکەن چەنەها بێخانوو دەخەنە ناو خانوو ئەمە هەمووی پەیامی مزگەوتە ئێمە بەڕاستی مسلمان کۆمەڵە شتمان هەیە لە دینەکانی ترها نییە لەگەڵ ڕێزمان بۆ ئاینەکانی تر کە ئەوان مافی خۆیانە هەموو ئاینێک لە مناسباتی خۆیان لە جژنی خۆیان بە زمانی خۆیان خۆشی خۆیان دەرببڕن بە تایبەتی هەندێک مناسبات کە هیچ پەیوەندی بە نە بە ئێمە و نە بە ئاینەکانی تریشۆ هەیە وەکو سەری ساڵ کە خۆیان ینی پاپاکانی عالەم ئەڵێن پاپا ئەڵێ و هەروها دیناڵەکانی جیهان ئەڵێن کە ئەم جژنە پەیوەندی بە دینی مەسیحیۆ نییە بەڵام لەسەر ئەو حساب کراوە پەیوەندی بە پارەدارەکانی دنیاەوە هەیە بەم شتە پارە پەیاکەن وئیلا هیچ پەیوەندیەکی بە مەسیحۆنیە مەسیح لە پێش سەری ساڵە لەدایک بووە و سەلامی خۆی لەسەر بێ و لە سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ ئێمەش بەر لەدایک بوونی پێغەمبەران دڵخۆشین ئێمەش دوعاکەی خوای گەورە دەرەجەی بەرزیان باتێ ئێمەش دوعاکەین خوای گەورە ئەومان بەنسیب بکات کە بە حەزەتی ئیسا شاد بین کاتێ دێتەوە سەر زەوی کاتی عەدالەت بڵاو کاتەوە ئێمەش لەو کارە خێرەی ئێوە بەشدار بین و لەو کارە خێرەی ئەوە دەستێکمان هەبێ بەڵام ئێمەی مسلمان بێ بە دوای ئەو شتانە بگەڕێن وەکو لە فەرمودەیەکە هاتووە کە چاکترین کەس لەسەر ئەرزا شوێن مەهدی ئەکەوێت ئەبێ ئێمە هەوڵ بێت چاکترین کەس بین نەک ژیانی خۆمان بە کۆمەڵ شتی تەرفیهی و کات بەسەر بەرنەوە سەرفکەی ئومەتی ئیسلام نابێ خەریکی چاولێکەری بێت بە تایبەتی ئێمە لە کاتی زوعفە زۆربەی میلەتان لە کاتی زوعفە هەوڵە ناو هەستنەوە ئێمە ژووک و میلەتانی دنیا زەعیفیمان بەسەر هاتووە بەڵام ئەبێ هەستینەوە الحەمدوللا لە جیهانیشا چاوکراوەیی و ینی هەوڵدانێکی زۆر هەیە بەڵام ئەبێ زیاتر مسلمانان عامی مسلمانان هاوکار بن بۆ ئەوەی کە ئێمە لەو یادانەی کە پەیوەندی بە دینی ئێمە نییە بەشداری ناکەین دراوسەیەکی مەسیحیمان هەیە قەیچێکە سەلامی لێ بکە دڵخۆشی خۆتی بۆ دەربڕا ڕووخۆشی بۆ دەربڕا ئەگەر کراشتێکی بۆ بنێرە لەو ڕۆژەیە وەکو هەدیەک ئەمانە ئێمە پێمان ناخۆش نییە وەکو مسلمان چکە مسلمان بە بەردەوامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ غەیرە دینەکانە تەنانەت لە دەستورە جێگەی بۆ کردوونەتەوە لە دەستوری مەدینەیە مافەکانی بۆ دیاری کردوون خۆی ڕۆژانە و هەروەها پیاوچاکانی ئەم ئومەتە زۆر جار بەو نمونانە لە ناو خەڵکا باسەکرێن کە دراوسێکی مەسیحیان هەبووە جوولەکەیان هەبووە لەگەڵیا چاک بوون چاوپۆشیان لە هەڵەکانی کردووە لە کاتی نەخۆشیە چوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو گەورەیە کە قائیدی ئومەتێ بووە و گەورەترین کەس بووە لە ناو مسلماناندا
سەردانی مناڵی کابراایکی جوولەکەی کردو. بۆیە ئێمە ئەو ئەخلاقە جوانانەی کە ئیسلام ئەمری پێ کردووە لە تەعاملکردن لەگە دینەکانی ترە بە ئاشکرا بە نەستی سەریح هەمانە پێویستمان بە تەویل و خۆگونجاندن نییە. ئێمە هەر دەقی ڕاستە و خۆمان هەیە لە قورئانە کە خوای گەورە بە ئەهلی کیتابە فەرمێ یا ئەهل الکیتاب، یعنی ئەی خوێنەوارەکان لە ناو خەڵکێکی نەخوێنەوارە ئەوانی بە خوێنەوار باس کردووە. خوای گەورە ڕێزی لێگرون چەنەها و سیفەتی جوانی ئەهلی کیتابی باس کردو کە هەیانە شەو نوێژەکە، هەیانە ئەم دینە بە جوانی بەڕێوە، بە هەیانە هەزاران دۆلار و دیناری لەبەر دەساوێ بە قینتار پارەی لەبەر دەساوێ دەستکاری ناکە. بۆی ئەم سیفەتە جوانانەی کە قورئان باسی کردو ئێمە وەکو ئەو معامەلیان لەگەڵاکەین، بەڵام بەشداریکردن لە بۆنە و ئاهەنگێکە کە سوودێکی وای نییە سەیرەکەی وەکو جەنابی مامۆستایان فەرموویانە پێش منیش کە ئەم هەموو خەڵکە ئەبینی کە دەستپانەکاتەوە یا خوسواڵەکە تەنها ڕویان لە مزگەوتەکانە. کەس ناچێتە بەردەم نادیە، کەس ناچێت بەردەم کەنیسەیە، کە ناچێت بەردەم بنکەیەکی لەم بنکانەی کە دروست بووە سەنتەری گەنجانە ژنانە چی و چی، بۆ لەبەر ئەوەی ئەو شوێنەی کە دڵی مسلمانان تایە دڵێکی نەرمە و دەستی مسلمان تایە دەستێکی کراوەیە، ئەو شوێنی مزگەوتە. کەس ناچێت لەو بۆنە ئاهەنگە گەورانەیە سەیرەکەی لە بۆنە و ئاهەنگی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەیان کەس دێ داوا لە تۆ ئەکا، بۆ چونکە ئەزانن ئەوەی کە بە مسلمانەکرێ بە خەیری مسلمان ناکرێت. ئێمە خاوەنی دینێکی وا جوانین وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیمامی عومەری فەرموو کە کاتێک تەوراتی بەدەستەوەی خوێن و فەرمووی ئەگەر موسا زیندوو بوایە ئەبوایە شوێن دینەکەی منی کەوتە. خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی ناخۆش نەبوو چونکە خۆی زەیدی کوڕی سابتی ناردووە کە لە دینی ئەوان شارەزای بێ و لە زمانی ئەوان شارەزای. بەڵام بۆیە مسلمانان هانەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ شتێکی پاکت هەیە بیگۆڕەوە بە شتێکی پاکتر کە نییە لەسەر ئەرزا، جا کە تۆ نییە بدەست بە شتە پاکی خۆتۆ بگرە. پیاوێکی سعودی باسی خۆیەکە ئەڵێ لە ساڵی هەشتاکان و هەشتا و پێنجا بوو بزەبت، ئەڵێ زۆر فەقیر بووم، ڕۆژێک بۆ بەیانی جەژن بوو، حچم نەبوو، مناڵەکانم پێویستیان بە شتێ پارە هەبوو. ئەڵێ چوومە مزگەوتێکی دوور کە کەس دەمناسێت، زانیم ئەهلی مزگەوت ئەهلی خێرن، ئەهلی چاکەن و بەیانی جەژنە. وتم قیر و سیا لەو نەفسەتی خۆم داوای پارە لەو خەڵکە ئەکەم بەشکم یارمەتیم بن. ئەڵێ ڕوم نەهات لە دەرگای مزگەوتەکەیە وەستام، تۆزێ وەسام پیاوێ هات 10 ریاڵیامێ. 10 ریاڵە لە شتێکی وای نەبوو، یعنی شتێکی کەم بوو. سەیرم کرد لە دوور، دوو مناڵم بینی زۆر ڕوت و ڕەجاڵ هاتنە بەرچاوە. 10 ریاڵەکەم هەڵگر کە پێم بوو، هیچی کەم پێ نەبوو. ڕۆشتم لەوێ پرسیارم کردم ئەم دوو مناڵە بۆ ئاوا ڕوت و ڕەجاڵن، لە دوکاندارێ لە کەسێک وتی ئەوە باوکیان نییە زۆر فەقیرن. ئەڵێ منیش هەموو 10 ریاڵەکەممانێ، مە خۆم محتاجم چوم 10 ریاڵەکەم ما بۆوان. ئەڵێ لە خۆشییانە هەڵەپەڕین و ڕایان کردەوە بۆ ماڵەوە. هاتمەوە شوێنەکەی خۆم دانیشتم وێسام، ئیتر زۆر تەریقە بوومەوە چونکە قەت داوای پارەم لە کەس نەکردبوو. لە دەرگای مزگەوتەکە وەستام، وەختێکم زانی پیاوێ هات 100 ریاڵیامێ. ئەڵێ 100 ریاڵ بۆ ئەو کاتە بەشی جەژنەکەیە کردی بە کامڵی. ئەڵێ میش 100 ریاڵەکەم هەڵگرتم خوایە تۆ یەک بەدەیەک سەر نارتەوە بۆ من چۆن ئیتر دانیشم داوای پارەی تر بکەم کە بەشی جەژنەکە بکە. هەڵسام و 100 ریاڵەکەم هەڵگرت و ڕۆشتمەوە بۆ ماڵەوە بەشی هەموو جەژنەکەی کردم. ئازیزانم زۆر جار خوا نمونونەکانتان پیشانەیە لە دنیاە بەوەی یەک بەدە خێرتانەیاتەوە، هەل لەو هەفتە لەو مانگەیە لەو ساڵەیە دوای ساڵێ تۆ بی بە شتێکی تر بیرتەچێتەوەکەوە ئەمە پار پێرار خێرێکت کردو ئەو خێرە بۆ هاتۆتەوە ڕێت. لەبەرەوە لە هەموو مناسەبەکانە لە هەموو کاتەکانە لە هەموو وەختێکە با ئێمە فێری خێر و چاکە بین و بەخشینمان زۆر بێت. کاک فەتاکیان، ئێوە ئەم مزگەوتتان لە ناو نزیکی ئەم قەبرستانە بنیاتناوە، پەیوەندی ئەم قەبرانەوە ئەو مناڵەی جنابەت چییە بەم مزگەوتەوە کە وەفاتی کردووە؟ برادێک بوو لێرەوە هات لە سلێمانیەوە باخێکیە بوو لێرە کە هات لێرەکان 130 لە ڕۆی قەمەرێکی بێ بوو لە منداڵەکەی منی دا لێ کوشتی کە کوشتی کابرا هات هەڵی گرتەوە کە هەڵی گرتەوە منش لێم وەرگرتەوتم کاکە بڕە تو خۆ حافیزت بێ هەر یەکسەر یەکسەر کەوتمان بڕۆ کاکە خۆ حافیز بە من لەبەر خۆی عەفو دەکەم لەبەر عەشیرەت نییە لەبەر شێخ نییە لەبەر کەس نییە بڕۆ خۆ حافیزت بێ. ئەم پیاوە لەبانێ بڵین ئاشایز گرتی پۆلیس گرتی کە بردی من سوم لە سزن ڕۆژێکی ترا بۆ عەفوم کرد و بەڵام کرد
کتیشم هەتا نانی لەگەڵ من نەخۆی حافوشن ناکەم دوای کە ئەم پیاوە هاتەوە بڵێن ئێمە کەلێرەکانم کابرایمان حافو کرد من نێتی مزگەوت توشتم نەبوو بەڕاستی ئەم مزگەوتە سەبابەکەی ئەم کوڕی ناوی مەروانە ئەو منداڵەیە ئەو قەبرەکەیەتی کتم مادام خوای گەورە لە منی وەرگتێتەوە من ژنێتی ئەم مزگەوتەم هەیە دیکەم ینی نیەتەکە لەوا بۆ دروستبوو کە مناڵێک بەڵێ کە منداڵی بردەوە من ژنێتەکەم هدایە خوای گەورە کە لە من وەرگتەوە من لە بەر خوای گەورە مزگەوتەش دروست دەکەم زۆر باشە ئەودا دوای وی ئەم شوێنێکی مبارەکە ئەم شوێنە کوێیە ئەمە بەختۆخەیە دێ بەختۆخەیە کاتی خۆی وەک دەجێڕنەوە بە مێژوو تقریبی 50 ماڵێک زیاتر بووە یەک ماڵێک دەرچووە دەڵێن هەو کوڕی هەبوو من لەم یاڵی پشتۆ بووە ئەمەتانێ لێر ئەمە دەیەکەیەتی بەڵێ ئەمە دەکان ئەمە قەبرستانەکان قەبرستانەکەی 43 دوێنم تاپۆیەکەیەتی لێ نووسراوە مەقبەرە کام 43 دوێنمەی هەیە لێرەکانە ئەوجا دوای وەیە من ماڵەکەمەوە لە پشتی قەبرستانەکەیە ئەمە قەبرستانەکەی لە پشتی قەبرستانەکەی لێرەکانەوە بەلەخوا پێغەمبەر بەزار بێ ئەمە مزگەوتەمان ڕابەسوو بۆ خوای و بۆ خوای گەورە و بۆ خێرخوازان و نوێژ تاعەتیدا بکرێ سەدەقە و چاکەکردن بورهان و بەڵگە و بلیتی ڕێگای دوور و درێژی قیامەتە دەستی ئازایەتیت بەناو داهات و پارەکان تا بکە و بەردەوام بە لە چاکەکردن هاچی یادووبۆنەیەکی جۆرا و جۆر نەبوویە هۆکاری تێرکردنی برسیەک پۆشتەکردنی ڕەجاڵێک جەژنێکی ئەنانیە و دەستی خێری پێنەگەیشتووە هەرگیز بینیوتانە کەسێک کە پێویستی بە پارە و خۆراک بێت لە دەرگای ئاهەنگەکانی سەری ساڵ و بۆ نەوی یادە زۆر و زەبەندەکانە ڕابوەستێ و چاوەڕوانی خێر و یارمەتی لە بەشداربوانی بکات بەڵام هەموو جومعەیەک کە دەبێتە حەج المەساکین و ڕەحم و بەزەیی دڵی موسڵماناندا دەپۆشێت هەموو جەژنێکی ڕەمەزان و قوربان هەموو یادەکانی بەرات و میعراج و مەولود دائیمەن سینیە خواردن و ناوساجی و یاپراخ و خواردنی جۆرا و جۆر بە گەڕەک و ماڵهەژارەکانە دەبەخشرێتەوە هەرچی کەسێ پێویستی بە پارە بێت و تووشی لێ قەومانێ بێت چ شوێنێکی تری بێجگە لە مزگەوتی دەسەکەوێت ئەوەندە بێمنەت و بێبەرامبەر بێت دینەکەمان باشترین دیاری دەکا بۆ جەژن و جەژنانە و ئیمانداران داستانی خێرمەندی و دڵدانەوەی هەژارانن ئێمە پێویستمان بۆ نییە درۆ بکەین بە دەمی تاریخەوە و تاریخێکی زۆر هەیە پێشەوەی ئێمە بینوسینەوە مەسیحەکان خۆیان نووسیویانەتەوە و ڕۆژهەڵات ناسەکان خۆیان نووسیویانەتەوە کە مسلمانان هەڵوێستیان لەگەڵ مەسیحی و ئەهلی کیتابە چۆن بووە و هەسوکەوتیان چۆن بووە تەنانەت ئێمە ژن و ژنخوازی هەیە لە بینمانە و ئێمە دراوسەتی هەبووە لە بینمانە و تا ئەم حیزبانەی کە ئێستا لایەنگیری ئەو وڵاتە زلهێزانەی دنیان و تا ئەم حیزبانە پەیانە بوو لە بینی مەسیحی و جوولەکە و مسلمان و یەزیدی و هیچ یەکێک لەم ناخۆشی و ڕقلێبوون و چاو سوورکردنەوە شتە نەبووە هەموو کەسێک دیفاعی لە دینی خۆی گرەوە هەموو کەسێکیش ئازاد بووە یعنی لە دەربڕینی بەرنامەی خۆیە و ئێستاشی لەگەڵا بێت ینی هەموو ئەو ئاینانە لە ناو گەڕەکەکانە هەن لە ناو شوێنەکانە هەن لە ناو دەستگاکانە هەن خەڵک ڕێزیان لێگرێنی کەس ڕۆژێ لە ڕۆژان نەیوتووە وەڵام من بەهۆی مەسیحی و سوکایەتی پێکرا بەڵام دیارە زۆر جار حیزبە سیاسیەکان یعنی ئەوانیان داوە بە تووشی چەندەها فەتارەتیان کردوون کە کۆتایی قسەکانمان ئەوەیە کە ئێمە بتوانین وەکو موسڵمان یەکەم پارێزگاری لە دینەکەی خۆمان کەین بۆ جەژنە پیرۆزەکانی خۆمان زیینوکەینەوە و ئەو مانە جوانانەی کە لە جەژنەکانە هەیە زیینوی کەین و نەک ئێمە لە جەژنەکانە سەردانی خزم نەکەین لەبەروی بڵێن بخوا تااقەتمان نییە بە ئەتەرنێتەوە مەژغوڵین بەڵام لە سەری ساڵە هەمومان بچینە دەرەوە بە خێزانەوە بچینە دەرەوە ئەمە ینی جۆرێکە لە پاشە کشێکردن لە ئیلتیزام بە دینەکەی خۆتە تۆ هەموو کەسێک بە لەدایکبوونی پێغەمبەرێک دڵخۆش پێغەمبەرانی خوا سەروەری ئێمن بەڵام ئەمە هیچ پەیوەندی بە پێغەمبەران و نییە ئەمە شتێکی نیزان سەرمایه‌دارەکانی دنیا دروستیان کردووە بۆ ینی مەشغوڵکردنی خەڵک بۆ گوناهبارکردنی خەڵک لە کاتێکە ئێمە بە خەڵکی مسلمانەکە کە ڕژبەڵک دروست نییە بە خەڵکی مسلمانی خۆمان ئەڵێن بەڵام لە هەمان کاتیشە ئەچین خۆمان چین تێکڵاوی ئەو شوێنانە ئەەکەین دیارە ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە کە کەسێک سوود لەو فرستە وەرەگرێت لەو پشووە وەرەگرێت لەگەڵ خاو خێزانی ئەچێ بۆ باخێکی ئەچێ سەردانی خزمێکی دووریەکە
ئەچێ بۆ شوێنێک بۆ ئیسراحەت و خۆشی خۆی ئەوانە دیار کێشە لەسەر ئەوانە نییە بەڵکو قسە لەسەر ئەو کەسانەیەکە بەڕاستی بەشداری بۆ نەیەکەن کە پەیوەندی بە ئێمەوە نییە و ڕاستتر پەیوەندی بە هیچ دینێکیشەوە نییە بەڵکو ئێمە مسلمان یعنی شتی جوانترمان هەیە و ئێمە ڕێگەی باشترمان هەیە یەکەم بۆ ئەوەی کە لەگەڵ خەڵکی خۆمانە باش بین و دووهەمیش بۆ ئەوەی لەگەڵ خۆی خۆمانە پەیوەندیمان پتەوتر بێ داواکەین لە خۆی گەورە کە هەموو بۆنەکان کە هاتنی ساڵێکی نوێش یعنی بەنسبەت مسلمان و خی گەورە فەرەوە تیلکە ئەیام و نوداویلها بین الناس بەڕاستی ڕۆشتنی ڕۆژەکان و هاتنی ڕووداوەکان هەمووی دەرسە بۆ مسلمان بەڵام ئێمە ئەو دەرسە بە لایەنێکی جوان وەرەگرین ئەوش لایەنە جوانەکە بریتە لەوەی کە ئێمە عیبرەت لەوەگرین ئەم ساڵ چیمان کرد و بۆ ساڵی داهاتوو چ خێرێکی تر بکەین چ چاکەیەکی زیاتر بکەین پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی من ساوە یومه فهو مغبون ئەگەر دوو ڕۆژ وەکو یەک وابێت تۆ زەرەر کردو ئەگەر دوو ساڵ وەکو یەک وابێ هەر هەماشە دووبارەکەی تۆ کە ساڵی پێشوو دووبارە کردوتەوە بۆیە پێویستە مسلمان ینی گۆڕانکاری لە ژیانی خۆیەکە بە تایبەتی کە ئێستا الحەمد لە عالەمی ئیسلامی زیندوو بوونەتەوە و کوفری جیهانی هەستی بەوە کردووە کە مسلمانان لە گەشەیان و خەڵکی زانا و بەتوانە دوایانەکەی خەڵک تەماحینە لە ئەوە هەیە لە وڵاتێکی ئیسلامی ئیقامە وەرگێنە تەماحی لەوە هەیە سەرۆت و سامانێکی دەستکەوێ خەڵک لە وڵاتان باوەشەکەن بەم ئیسلامەیە بە جددی بەوە دڵسۆزی و لە وڵاتانی خۆشمانە خەڵک هەستی کرد کە بەڕاستی بەس ئیسلامە فریای ئینسانەکەوێ ڕۆحی ئینسان ئاسوودە ئەکا وە خۆشیەکانی بۆ ئەگەڕێنێتەوە هیوادارین کە هەموو میلەتی ئێمە هەموو میلەتانی دنیاش لە خۆشییا بن. یعنی سەبەتەمان ئەم مزگەوتە مزگەوت بێ و قاتی خوارش قاتی خەسخانەیەک بێ مکەویستە دروستی بێ بۆ لێقەوە ماوان ئەمە حادیسەی زۆر لێ دروست دەبێ. ئەگەر باسێکی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان ئەگەر نمونەتان لابێ لە کاتی خۆیان بڵین لە مزگەوتەکانی ئێمەیە چۆن جەژن نەکرا چۆن ئاهەنگی یادی مەولوی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەڕا لە مزگەوتەکانە. قوربان ئەگەر ئەم سەردەمی خۆمان برین لە مزگەوتەکاندا قورئان دەخوێندرا ئەنجا یعنی سرودی خۆشی دەخوێندرایەوە ئەم تەلەبانەی ئێستش دەیخوێندەوە ئەمە لە مەولووە لە مەولوودە وەک لە مەولوودا خوێندێ ئەنجا الله ئەکبەر دەکرێ مامۆستا لە جێژنەکاندا ئەنجا دوایی مامۆستا خەڵکی ڕیز دەکەین و هەموو ژێژنە پیرۆتەیەکەین ئەوەی کە دڵگرانێکی هەبێ دڵنەوایەکی هەبێ دەڵێ کاکە ژێژنەکەتان دروست نییە نوێژی ڕۆژوتان دروست نییە ئەگەر یەکتر ئاش نەکەنەوە. خەڵکی مزگەوت ئەم دڵی خێرخوازی و ئەم حەزکردن لە خێرکردنی بەچی بۆ دروستە بێت؟ مامۆستا بە ئامۆژگاری مامۆسان و بەدلی ئەوەی کە خی گەورە دڵن دەرن بەکا بۆ ئیسلام بۆ ئەوەی کەواتە دین زۆر هاندەرە بۆی کە ئینسانێکی خێرۆمەن و خێرخواز و چاک بێ. جۆش لەکن دینەوە لە قورئانەوەیە ئێمە ئەو مزگەوتە کە حایساڵە لاوەڕیەوە باش نایزانێ من ئەو مزگەوتەکەمان زۆر چکۆلە بوو خەڵکەکەمان زۆر بوو بە مامۆستا مەلا عوسمان کە ئێستا لەوێ وتم مامۆستا ئەم مزگەوتە کاکە چکۆلەیە بام شوورێکی خۆمان خۆین عەرزمان زۆرە وا بکەین بە مزگەوت وتی تەی بە قوربان تامگەروەیەکەن منیش پێم خۆشە خوا نادێ وای گوت فلان کاکە بیسمیلای لێکەین یاڵڵا بەخوا 4000 سیویسریمان نەبوو بۆ مزگەوتە گەورەی دەلەخوا بە زیاد بێ کە دەستمان پێکرد و تەقیەوە و ڕووخانمان دیوار و حەوشەوشتنی لەخوا بە زیاد بێ هەمووی بە ئاسانی تەواو بوو. جارێکیان باوکە لە خزمەتی یابووین دوو فەرزی بۆوە کردین کتی کاکە من خەتیبی دارۆخە بوو حاجی مامۆستا شێخ محەممەد کتی کاکە سبێنێ جوعمەیە وەرن بۆوێ من وتارێکی ئەدەم و ڕایەگەنم کە 6 پیاوی زەرگەتەی کۆن دێن پارەی کۆکەنەوە بۆ مزگەوتی زەرگەتەی کۆن لە سێ دەرگاکانەوە دووکەس دانیشن و ڕەحمەتان لێ بێ پارەیان بدەنێ کەوتارەکەی یا لەسەر دروستکردنی مزگەوت بوو وتارەکەی وا بوو عالەمی نەرم کرد کە بەرماڵمان ڕاخست و دوایی بەرماڵمان هەڵگرت و هاتینەوە حسامان کرد 64,000 سیویسریمان وات بوو بەڕەکەتی خوای. ابن حبان لە صحیحەکەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێهێناوێتی لە ئەبوو ذەڕەوە خوای لێ ڕازی بێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی عابیدێک لە عابیدەکانی بەنی ئیسرائیل 6 ساڵ عیبادەتی کرد لە خەڵوەتگەکەیە بارانێک باری و زەوی سەوز بوو لە شوێنی عیبادەتەکەیەوە سەیری کرد و لە دڵی خۆیان وتی ئەگەر بچمە خوارەوە و
لەناو ئەو سەوزاییە زیاتر زیکری خواکەم و زیاتر چاکەم بۆ نووسرێ. دابەزی و ژنێکی پێگەیشت، قسە و توێژیان زۆر کرد، هەتا تووشی زینا بوو. ئەم عابیدە تووشی خەم و پەژارە و بێئومێدی بوو لە تاو گوناهەکەی، یەکنان یاخود دوونانی پێبوو. فەقیرێک هات بەوێیە و ئاماژەی بۆ کرد کە نانەکە ببە و من نامەوێت. دوای بەخشینی دوونانەکە بە ماوەیەک وەفاتی کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەم عابیدە زیندوو کرایەوە لە ڕۆژی قیامەتدا و عیبادەتی 6 ساڵی لە تایەکی ترازوەکەیە دانرا و گوناهی زیناکەشی لە تای تاوانەکانیا دانرا. هەرگیز داوێن پیسی و زینا بەکەم و بچووک سیر مەکەن. اینجا یەکنانەکە یاخود دوونانەکە لە تای ترازووی چاکەکانیا دانرا، تای ترازووی چاکەکانی زیادیان کرد و ڕزگاری بوو لە دۆزەخ. ڕۆشتە بەهەشتەوە، لەبەرەوە لە تەخورمایەک بەکەم مەزانن و چاکەکار بن لە ژیانە. يا ربي خوايا يا مدرس اسمع برز كنت هو اللي قيت يا ربي خوايا او دعانا اليك خوايا اللي ما وقري خوايا برو قبل را وصاوي خوايا قورا اولا كن مسقط التعزقين را وصاوي لو قبل رسانك خوايا دعاء كامل اللي وقري خوايا لما بدوي ام قبل رساني خوش ببي خوايا لما بدوي ام قبل رساني خوش ببي خوايا اللي باوك ودايك وكسو كانوا خوش كان ما خوش ببي يا ربي خوايا يا ربي خوايا لما بدوي ام جماعتي خوش ببي خوايا لما بدوي ام جماعتي خوش ببي خوايا في الدوزي علامة بنسيبكي خوايا في الدوزي علامة بنسيبكي يا ربي خوايا يا ربي خوايا وش شادي برشاني او في غنبري هنا وخوايا لحمي خوش ببي خوايا وش شادي برشاني في غنبري هنا ولحمي خوش ببي يا ربي خوايا رزق حلال ما بنسيبكي خوايا لمصيبته بلاي ام دنيا والدنيا وقامت لا ما عندي